جا خۆشەویستان ئەگەر من لە هەولێر ڕاهاتم گوتیان لە کۆیە کەبابخانەکەیە کەبابخانەی بریانی پێ دەڵێن کە زۆر بەناوبانگە و زۆر دەستاویان خۆشە. ئێستا هاتوون بۆ لای وەستا ڕزگار. زۆر سپاس دەکەم وەستا پێم بڵێن هێنی ئەو بەناوبانگی کەبابەکەتان چییە؟ وڵی هێنەکەی ئەوەیە گۆشتی باش دێنم شتی چاک دێنم چاوم شتی خراپ نییە. شتی باشیش خۆشە. شتی باشیش خۆشە ڕۆژ بە ڕۆژ ئەمن گۆشتەکەی دێنم. گۆشتێکی دەکەنە کەباب. گۆشتی گۆل چێ دەکەینێ گۆشتی حیوان و دونگ و ئەوەی تێکراو دەکەن. هەموو تێکرا بەێ بەس و شتی وای تێکراو ناکەن چونکە بەس هەرزانە چێلوی بەسی بەڕۆبعاچێ چێلو دونجی بەس 11,000 دەکڕم ئەوی تێکراو دەکەم لە بەروەی. لە بەی حیوانی دونگەکەیە تامەکەی خۆشتر و بەناوبانگە. بەرێ تامەکەی خۆشتر بەناوبانگە ئی دونگە. ناوبانگەکی باشیە هەولێر کە هاتمە کۆی گوتیان کەبابخانە چێ زۆر خۆشە بڕۆ سەردانی بکە. بەخێر بێن. سەلامت. زام لە کێیەوە هەیە ئەو دوکانە؟ ئەمێن لە ساری 1984 ئێرەم دانا. بە خۆت ئێرەت دانا؟ بەرێ. ئەی دەستەوڵای. ئەمن و برایەکەم شریکیم پێکەوەینا دوو براینە. ئەوە ینی دەی هەوێتن ماندیبوونی دێ لە 84 و دامەزرێتە ئێستا ناوبانگەکەی خۆی لە دەست نەدایە. دەستەکانتان خۆش بیتن. ئەجا مامازاد ئەمن دەمێ شیشەی تاقی بکەم و بزانم منی زۆر خۆش دەبێت. ئینشاءالله خۆش دەبێت بەدەستان دەبێت. ئینشاءالله جەم با کەبابەکەی دووبرایان تام بکەم و پێتان دڵم تان چۆن بوو. زۆر سپاس دەکەم. هەموو لایەک ناخۆش کەبابەکەم لە بۆ خواردندا لە هەموو خۆشم لە کاتی کەباب خواردنە ماخاوەکی هارد لە بۆ بێتە چاوینەکان بێن بۆ ناخۆشنانی خەمنی گەرم. دڵنیام زۆر بەدڵم دەبێت. زۆر بەسامە بێ هەموو لایەک ناخۆش ناوبانگەکەی لە جێ خۆتی.